کارتی نیشتیمانی لە عێراق و هەرێمی کوردستان هاکرا. ئەمڕۆ هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیا و زانیاری ڕایگەیاند کە بۆ ماوەی 2 ساڵە لەلایەن گروپێکی دەرەکیەوە تەواوی داتا و زانیاریەکانی تایبەت بە کارتی نیشتیمانی بدراون، واتە ئەم زانیاریانە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی عێراق گوازراونەتەوە. و لە کۆتای قسەکانی خۆشیدا ڕایگەیاند کە لە نزیکترین کاتدا ئەم گروپە دەرەکیە لە دژی هەرێمی کوردستان و عێراق بەکاری دەهێنێتەوە. کارتی نیشتیمانی کە ناسنامەی فەرمی هاوڵاتیانی عێراقە، واتە چۆن دەزاندرێ ئێمە عێراقین ئەوەیە کە ئێمە خاوەنی ئەم کارتە نیشتیمانیین کە پێ بناسرێنەوە کە هاوڵاتیەکی عێراقین. پێشتر لە شوێنی کارتی نیشتیمانی ئێمە کارتی نفوسمان هەبوو، دواتر نفوس گۆڕانکاری بەسەرهات بەهۆی ئەوەی کە پێویستی بە گۆڕانکاری بوو، ئەنی بە تایبەتەوە کە خەڵکی عێراق نەبوو، هاوڵاتیانی بە فەرمی هاوڵات دانیشتووی هەرێمی کوردستان و هاوڵاتی عێراقی کوردی نەبوو لە باشووری کوردستان، ئەوە چەندین کەسی تر خاوەنی نفوس بوون کە لەلایەن بەرپرسانی باڵاوە ئەوە لەلایەن چۆن دەڵێن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یاخود عێراقەوە کارتی نفوسیان بۆ دروست کرابوو. ئەوە بوو کە دواتر عێراق بیری لەوە کردەوە کە دەبێت کارتی نیشتیمانی دەربهێنرێ کە چەندین گۆڕانکاری تێدا کرا بە بەراورد بە نفوس. بەڵام بەیانی ئەمڕۆ هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیا و زانیاری ڕایگەیان کە تەواوی داتا و زانیاریەکان دزراون، بۆیە تاوەکو ئێستا ڕوون نییە کە ئەم گروپە دەرەکیە سەر بەکێیە و لەلایەن کامە وڵاتەوە هاک کراوە.